پەیوەند ئەگەر ئێستا سەیری مۆبایلەکە بکەم لە گەلەریەکە تا چەند وێنەی تیا چەند فۆتۆی تایە؟ 27,000 شتێک بەڵام لەگەڵ ئەوەشە من ئەو وێنانە لەم کۆتاییانەیانە بێت هەموو ئەو وێنانە من شۆرمەوە هەڵیانەگرم لەبەر ئەوەی من ئەو مۆبایلێکە بەدەستمەوەیە من دڵنیانیم کەچی بەسەریت لەوانەیە شتێکی لێ بێت وێنەکانم بەجددی یانی ئێستاش گرنگی بەوەی کە وێنەکان چاپ بکەیت من گرنگی بەوە ئێم کە ئەو وێنانە هەر هەمویان چاپ بکەم و لە ئەلبومە هەڵیان بگرم بە تایبەتی وێنەکانی کوڕەکەم لەبەری زۆر گرنگە لەم کاتێک کە گەورە ئەبێت هەموو ئەرشیفەکانی خۆی بمێنێت هەر لە مناڵێکە لەدایک بوو هەموو وێنەکانم بۆ چاپ کردووە ئەمە زۆر گرنگە بێگومان تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەسەر چاپکردنی وێنەکانە و لە کۆنا کە وێنەکان چاپەکران گرنگێکی زۆر بە وێنەکانە درراوە لە هەمووی گرنگترەوە کە میوانێک هاو بۆ ماڵەکەت ئەلبومەکەت هێنایە ماڵ بەردەم میوانەکان و سەری ئەلبومەکەتە کردەوە ئیتر ئەلبومەکەت زەماوەندی تیابایە وێنە کۆنەکانی تیابایە لە هەمووی بە چێشتری وێنە ڕەش و سپیەکان بووکە لەگەڵ میوانەکە سیرتانە کرد و چیرۆکێکیشی لەگەڵ هەبوو وێنەکان بێگومان چیرۆکی لەگەڵ ئاگەڕایەوە و لە پشتی وێنەکەش تاریخی وێنەکە ناوی کەسەکان و شوێنەکە یادگاریەکی شەنووسرا هەندێک جاری شعرێکیانە نووسی لە پشتی وێنەکانە ئەجا ڕۆن لەگەڵەوەشە من ئێمە کە مناڵ بوون تێبینیەوەم کردبوو کاتێکە وێنە ئەگرین وێنەکردن زۆر گرنگ بوو لەبەر ئەو کاتە فیلمەکە بوو بۆ نمونە 29 بۆ 30 ڕسم ئۆتوانی بگری کە وێنەیەک ئەگیرە خێزانەکە هەمووی کۆ ئەوە کاتە ئەو وێنەگرنەش خۆی هەلایەنێکی دیکە بوو لەوەی کە گرنگی دام بە بەها کۆمەڵایەتیەکان لە تەوەری یەکەمە باز لە گرنگیدان بە وێنەکانەکەین لە ئێستاە کە گەلەری مۆبایلی هەریکێکمان سەیریکەی کەمترینمان ڕەنگە 1000 فۆتۆ لە مۆبایلەکەی هەبێت لە گەلەری مۆبایلەکەی هەبێت بەڵام چەندین ساڵە ڕەنگە بیرمانەوە نەکردبێتەوە کەیکێک لە وێنانە چاپ بکەین و کۆیان بکەینەوە لە ئەلبومێکا و پارێزگاری لەم وێنانە بکەین کە لە کۆنا زۆر گرنگی بەوە ئەیرا بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکەمان میوانداری زۆر بەڕێز محەممەد ئەمین قادر کە وێنەگرێکی دیێری شاری سلێمانیە ماوەی 63 ساڵە لەم پیشەیە بەردەوامی هەیە و بە ئێستاشەوە کار لە پیشەکەی خۆیان کات میوانداریەکەین مامۆستا محەممەد فەرموو السلام عليكم. عليكم السلام مامۆستا گیان بەخێر بێت سڵاو لەبێت بەخێر بێت فەرموو بەخێر بێت بەخێر بێت کاک محەممەد سڵاوت لەبێت بەخێر بێت دووبارە بەخێر بێت باوکەکەم سوبیا کاک محەممەد ئەمانەوێت بە پێناسەی بەڕێزت بزانین پێناسەی بەڕێزت چییە بۆ وێنە بەڕێستان 63 ساڵە کاری 67 ساڵە کاری وێنەگریەکەن و بە ئێستاشەوە لە دوکانەکەی خۆتان ماوەی 67 ساڵە بەردەوامن لە پیشەکەتان وێنەگرتن تەمەن تاریخە چونکە هەز وێنەیەک تەبان نەکراوە نەشۆراوە تاریخەکەی گومە بێ ئێستا من ئەمە یا ئەمە ئەگەر 6 ساڵەمە پێش ئەمەم گرتووە کە مەکتەبی فەیسەلەیە ئەگەر من خۆی تەبم نەکردایە ئێستا هەتاڕە بە تۆم وتە مەکتەبی توزان فەکە ئێستا پێڵم ئەو مەکتەبی فەیسەلەیە باشە ئەمە بێ من قەدیمترین وێنەیە کە 6 ساڵەمە پێش گرتوومە ئەم وێنەیە 6 ساڵ پێش ئێستا چرکێنراوە گرتوومە تاسە باشە ئەگەر تەبم نەکردا نەوشاتەوە ئێستا هەر بابم وتە مەکتەبی فەهەبە تۆ جوزای نەزیوە من ئەوە کەواتە توانین بڵین ئەم وێنانە کە ئەگیرێن هەمویان وەکو مێژوەک بەکارێتەوە دوایی ئەتوانین ئەمە سوودیان لێ وەربگرینەوەکو ئەرشیفێک بەکاریان بۆ جیلی تازە ئێمە جیلی کۆن کەمان دروست کردووە بۆ جیلی تازە ئیسفادەی لەکە بەکە جیلی تازە هەتاوەرە پێی بڵێ ئەوە مەکتەبی فەیسەلە توزان مەکتەبی بێ ئەمانە ئەمە ئێستا ڕسمی چایە 50 ساڵ 6 ساڵەمە پێش ڕسمم هەیە ئالێرانە ئەوە تا هەڵم گرتووە و تاریخەکەی سمنیسی وەرێ وە خۆشم ئەزانم ساڵی چەند بووم بە ڕسمسی وە چوومە چووە لە چۆ کردوومە ئیشەکە کەواتە مێژوەکەیت هەمووی تیا کۆ کردوێتەوە ئەتوانی مێژووی ئەوە لای بەڕێستەوە بزانین مێژووی نووسراوە فۆتۆ ئەمە بۆچی ئەمە ئەم کتێبە بۆ من تەمەکەوە کرا ئەمەی کە کردوێتی مەمنونیم هەتا مردن مەمنونیم بۆ چکە بەسەی منی کۆتوانە و تاریخی منی نووسیوە لێرە کە کەی چوومەتە قەزای چوارتە بووم بە ڕسمسی قەزایەک و 3 ناحیە و هەتا حدودی ئێران ئەگەر ئەمە نەبووایە ئێستا من سوزانم ئەم تاریخانەکەیە ئێستا من ڕسمم چیا لێرانە زمانی قەدیم 50 ساڵمە 6 ساڵمە پێش کە سیاسی و تاریخم لە سەبسەکەی نووسیوە ئەگە من ئەمەم نەکردایە
ئێستا تۆ توزانە شوێ ئەمە ئێستا ئەگەر کتێبەکە ڕسمێتە ئەم سەرێ ئەمە سەلای چوارتایە سەلای چوارتە ئەو وەختە ئەم پیاوەکەریان ڕاوەسەوە ئەمە قایمقامی قەزای چوارتە و کەفیان و بایز ئاغا بایز ئاغا کۆی بوو لە ئەسڵە ئەم ڕسمەکەی ئەمێک بەتەنی زۆر ڕاوەسەوە پیانە و عومەر عەلی کە متەسەریفی لیوای سنێوانی بوو متەسەریفی عەلی مەحافظ ئەوانە مەحافظ نەبوو تێگەیشتی ئەوانە متەسەریف ئەم عومەر عەلیە کە لەبەردەبی ئەم سەرایی چوارتا گرتومانە بوویان باشە ئەگەر وێنەکە بە خەینە بەر کامێراکە مامۆستا ببوورە ئەو ئەوان بانەکەی من هیچی ناخەم باشە ئاواهی بۆ جۆرە بۆمان باس باشە ئەمە سەرای چوارتایە باش سەرای کۆنی چوارتا کە ئێستا ڕووخاوە بەعەز ڕووخانی باشە ئەم پیاوەکە لیانراوەسەوە ئەمە قایمقامی قەزای چوارتا بوو کە پیانە و بایزاغا باشە بایزاغا باعث کۆیش مەشهور بوو خەڵکی کۆی بولاسا ئەم پیاوی کەچەکە لیانراوەسەوە ئەمە متەسەریفی سلێمانی و کە پیانە و عومەر عەلی ئێستا ئالەمانە بعضی وەسفێخوانی چایە و ئەم ڕسمانی کە تیاتی ئەم ڕسمە ئێستا با لە ڕسمێنە ئەم وەسفی چوارتە و ڕسمی چوارتای ئەو وەختەشی تێ ئەم ڕسمانی ئێرە لێرایە باشە بە ئەمانش ببینی ئێستا بڵێن ئەم ڕسمە ئەمە خۆم ئەمە ساڵی چەنە ئەم ڕسمە 57 پشتەکەی بنووسیوە ئەمە ڕسمی 57 شوێنەکەی کوێیە ئەمە ها شوێنەکەی کوێ لەکوێ گیراوە ئەو ڕسمە چوارتا بەڵێ سای 57 ئەمە پێ ئەڵێن پیراوەک شخصی ئەو وەختە باشە شخصی ئەو وەختە شێوە مامۆستایان ئەم فۆتۆیان ئەمە بەر مزگەوتی گەورەی ئەمە بشوێ ئەمەیان ساڵی چەنە ئەمە مزگەوتی گەورەی لێ نووسەوە ساڵی 1960 سلێمانی مزگەوتی لە پشتی وێنەکان ساڵی مزگەوتی چەنە گەورە ئێوە نەتاندیوە ئێوە مزگەوتی گەورەتان نەدیوە مناڵن ئەو ئانە زانە ئەوە مزگەوتی گەورەیە کە ئەو ئانە تۆ نەدیوە ئەمە لە زیاتی ئێستا کاکۆسە ئەمە گڵ بوو ئەم جێگای نوێشکردن ئێرە کە لەسەر جادە بوو ئەمە گڵ بوو ئەوە تا ئەم ڕسمی گرتو چەنە ساڵی 1960 بۆچی ئەم تاریخەکە بۆی گوم نەبێ باشە مامۆستایان ئەمەیان کوێ ساڵی چەنە ئەمە قەزای چوارتایە قەزای چوارتە ئەمە ساڵی 58 لە چوارتە ئەمە پێ ئەڵێن ئەمە مەکتەبەکەی چوارتایە ئەمە پێ ئەڵێن شیوی دۆێ بریاجی چوارتایە ئەو مەکتەبی ئیبتیدایی ئەو وەختە بوو باشە ئەم مەکتەبە ئێستا بوونی ماوە بەڵای وازم باس ڕوخانی ڕوخێنرا دروست نەکراوەتەوە لە شوێنی مەکتەب لە شوێنی ئەو مەکتەبە ئێستا باعث چوارتای ڕوخان باعث ئەم سەرا جوانە کە زەمانی لیز بووە ئەو سەرا جوانی ڕوخانەوە ئەمە کابرایکی زاریع شۆخەقار مەشهورە لە قەزای چوارتا زاریعی تووتن بوو زاریعی تووتن ئەمە ساڵی وازام 50 ساڵەکە لەسەر نەنووسراوە نەنووسراوە نەخێر کەواتە ئەگەر ئێستا وێنە نەبووە ئێمە نەمانەزانین لەوەی کە چوارتاوێنە لە ساڵی وێنە تاریخە گوناحە وێنە گرت تەبعی نەکەی ئێستا مامی خۆت لەمە کۆنترم هەیە لە ماڵەوانێ لە ئەلبومایە وازم 15 ئەلبوم هەیە کولی ئەلبومێک 150 وێنی ئەو وەختێکیایە بۆ ئەمە ئەگەر من تەبم نەکردا منۆشتاتوانێ ئێستا ئەبا بوو تا هەم بوو ئێستا هەمە هەمبوو لەشەوە هەمە ئەنجا ڕسمی کەی تیارێرانە باشە ڕسمەکانی تر هەچیاتە لەوە تیاتە ڕسمی چیە مامۆستایان ئەم ڕسمانە ئەمە تاریخێکی زۆر بەخۆتە بۆ ئەمە ڕسمێکی تاریخێکی کۆنە بۆ ئەمە هی زەمانی خولە پیزە ئەگەر ناوبانگتان بسپی باشە مامۆستایان بەڵێ ئەم پیاوەکەریە ڕاوەساوە ئەم پیانەوە حاکم باقی ئەم پیاوە حکمی تالەی برای خولەپیزەی یا بەعدام لەم بەریسا بەم چاوانەی خۆم دیم هەڵیان واسی برای خولەپیزە ئەگەر نەباتێت فقط ئەم خولەپیزەیە ئەم حاکم باقیە هەموو مان یەک جارێک دوو جار ئەچوو بۆ پێنجور بۆ مەحکەمە
هەر لێرە شەڕی پێفرۆشت حاکم باقی کوشتەوە هەر لێرە ئەو ڕێگای پێنجۆنە پێڵێن سێ بواران ئێستا ئەوە پردە ئەم ڕسمە ئەمەیان ساڵی چەنە کوێیە ئەمەیان ساڵی 1950 کەناروێ کەنار ئەو لا چوارتا ئەمە سەکن بوو لەگەڵ سایەکێکی ئەو وەختە پیانەوە حەمەشکر ئامشێ چوارتا سلەیمانیە کرد تەمەنەوەختە چوارتا دوور بوو هەموو پێچاوپێکی گۆیژی ئەزمەر ئەوتە چوارتا دوور بوو ئەمە سەکن بوو لای ئەو حەمەشکرە خۆعافیان کازاجار بە یەکەوە سۆسمان کرد چوونە کەناری ئەو لا چوارتا هەیە ئەمە پیاڵن کەنارێ ساڵی 57 ئەو ڕسما بێتن باش ئەم کەسانی کە لە وێنەکەیان ئەوە ئەمەلانە کەنارێن فقط ئەمە هەمەی هاشم مەشهور و سەکن بوو لەگەڵ ئەو حەمەشکوری کامشەی چوارتا سلەیمانیە کرد بە تیکە باشە وێنەی تریتیان خۆزای کشتەیە ئەم بەڵگانە چییە مامۆستا کە وێنەت گرتووە و ئەرشیف کراوە لەم کتێبەیە لەم کتێبانە من ئێستا کەسەم خۆمی چیام نووسراوە کە لە بیدایەتی ساڵی 57 هاتە قەزای چوارتا ئەو کە بۆتان بەتەکەم لەوێ من بەسەر داواکردنی چێ قایمخانی ئەو وەختە کە ئەو بایزاکە بوو مدیری شورتەی ئەو وەختە کە شێخ ڕەزا گۆڵانی و خەڵکی ئەم شارە بوو لەسەر داواکردنی چێ مدیری تەزیدی ئەو وەختە حامی قار مەشهور و مێردی منیرەکە منیرە قەفتان مەشهور بوو مدیری مەکتەب لێبوو ئەو ضابط تەزیدی بوو لێ ئەم لەسەر ئەوانە چوومرێ بۆ ئەی دەشەوە چووم فقط 4 ساڵ مامەوە بۆ دەشەوچی 4 ساڵ مایتەوە بۆ دەشەوچی بۆ ئەم پیاوە بەڕێزانە ئەم پیاوە بەڕێزانە وە کوری خۆیان باوەشان پیاکردم منیش هەموو قەزای چوارتا و ناحەی بەرزنجە و باسنێ و ماوەت و هەتا حدودێنن ئاوام کرد بۆ چونکە ئەگەر باوکی ئەم دایکی ئەم ڕسمێکی پێویستە ئەوە لەو منتەقەباتە بۆ سلێمانی فقط من بەخۆم و شەمسیەکان نازم بۆ دی شەمسیتانی بێ پەردەڕەشەکە کە بێمە سەرمان پیا کرد بینیمانە لە بەهین نەمان بینە بەڵام لە تەلەڤیزیۆن و لە شەرایط بەو شەمسیوانێ خۆم پیاکە بە دیەکانە بە قەزاکە مەناحەکانە هەمیانم ئیسراحەت پێکرد بۆی لێو نەگەن بۆ سلێمانی تێگەیشتی باشە مامۆستاگیان ئەم وێنەیە زانێریمان بێتە لەسەری بۆ خوا چاو نەبێت باشە من خوێنمەوە چییە وێنەکە ناوی ئەو کەسانی براکانی خولەپیزەیان کوشت و خۆیان ڕادستی حکوومەت کرد باشە ئەمە لە ڕۆژنامەی ژین ئەم وێنەیە بڵاو کرد باشە خولەپیزە تەمەن دایکی خولەپیزە پیزە خۆی وەکو خوشکم وا بوو بە یەکۆ داریشین چامانە خوادەوە لە چوارتا لە تەن شۆ دانیشت ئەو تۆ بادا کورد بوون بێسەری بوون ئەو تۆ وە کوڕ من وایتە وتم پیرۆت بۆم جێڕوان بۆچی مەحموو ئاوای لێ هات وتی بێن وەسیاقە و مەحموو داوا لێ کرد بۆ ئەسکەری ئەمە قسەکانی ئەوە چەند جارێک پێیان وت نەچوو بۆ ئەسکەری وتی وەڵام منە گەرچی ئەسکەری بکەم ئەمرم نایکەم فقط وتی ڕێز ئۆرەفایشی شورتە لەوێ بوو هاتە سەرمان وتی وەڵا بە شەک ئەیبم دووسێ تا پێوتن هەر نەچوو وتی بە شەکەم ئەو جاری ئەخیری کە هاتە سەری وتی ئەیبم بە شەک ئەیبم جارە بە قسەم ناکە پێشە وتی من قورحانێکم بردە بەرەو پێ وتی ویکە حامامێن بانی شاری بیکە لە ڕای خۆ ئەو قورحانە واتی لێ بێرە خۆ ئەو جارە خۆم بە شەک چێرمی هەموو میوانی شاری ئەڵێ وەڵا نابێ ئیلا بە شەقی بم ئەم بە قسەی ناکە خولەپیزە لە ژوورەوە ئەبێ لە ماڵەوە ئەبێ بەس ئەیوب بە خولە نەکتێ ناساق بوو ئای نەخۆش بوو تاپرێکمان هەبوو لە ماڵەوە تاپڕ وتی وەڵا هەر ویسی بچێ بۆ شۆ بووی وتی ئەوش هەر تاپڕەکەی دایە پڕ تاپڕەشی پێوە ناکۆشتی ئاوە ئەمە مەقسەد خیانەت یاخود دووبەرەکی یاخود خیانە لە یەکتی ئێستا گەر ئەمانە بە وێنە نەبوونە چەند ساڵێک بەیەکەوە شێ چۆپاری شەری تووتکانی ڕەحم تووتکانی کەریمە ڕەش هەمووی کوڕی خولە سێسەر ئەمە جوان چوونە پارچێ خولەپیزە باشە مامۆستا محەممەد ئەکرێت بڵێن وێنە بەڵگەیەکی زۆر بەهێزە ئەتوانێ بمێنێتەوە بۆ نمونە ئەو وێنەی عومەری خاوەر
بۆتە سمبولێک بۆ شارێک سمبولێک بۆ هەڵەبجە باشە کەواتە وێنە ئەکرێت بڵین بەڵگەیەکی زۆر بەهێزە پێدەم لەوە تاریخە وێنە تاریخە ماوەیە باشە ماشە مامۆستا مێژوێک لەبەر دەسایە بۆ ناوچەی شارباژێر و هەروەها بۆ شاری سلێمانی کەی وێنە هاتووەتە ناو شارەکەەوە والله من نازانم بچارێزە بەس مستەوەرە قەدیمەکانی ئەم شارێ ئەزانم بۆ چێ بوون جوولەکێک بوو کابراژی جوولەکە و وێنەکەی وەکو یەکەم وێنەگر باشە لە ئاخریا کابراکمان نەبوو محموود فەنی مەشهور بوو باوکی ڕەفیقی ڕەسمچی باوکی ڕەفیقی ڕەسمچی ئەو فێی ڕەسمچێتی بوو چی فێی ڕەسمچێتی کرد ڕەفیقی کوڕی و شێخ مستەفا خۆ عافیان کرد خۆی بوو بەچی مامەفەی بوو بە ڕابەسەجی خۆی وازیرەی شوێنە بوو بە ڕابەسەجی ئێمە کە دەستکەلای ئەوانی هەتا مردن نونیانی ئێمە شێری لە ساڵی 51 برایەکی لە خۆم گەورەتر بوو ئەو شێخ مستەفایە فێی شەمسێکە پەردەڕەشەکە بلاوە گەدی بەتان فێی ئەوەی لە ساڵی 51 ئێمە لەوە هێنامان من برایەکم لە 54 خۆم لە 57 زۆر باشە اینجا کاتی خۆی کاتێک کە ئێمە میوانمان هاتیان خۆمان ئەچوینە میوانی کە دانیشتین دوای تۆزەی یەکسەر ئەلبومەکە هات و سێی وێنەکانەکرا و چیرۆکەکان ئەگەردراوە بەڵام ئەکرێ بڵێن ئێستا ئەوە نەماوە ئێستا وەنەی کە بە مۆبایلەکەی ئەمە لە مۆبایلەکەی خۆمانە کاکە ئاسۆ کە لە کوردستان و ئەفریقا هاتە ماڵەوەنێ ئەو وێنە کۆنانی ئەوەتە کە ئێستا هەمە لە ماڵەوە زۆری پیشان نا ئاسۆ کەلێرە بوو ڕەحمە لە گۆڕی بێ ئاتەم زۆر پیشانەوە کلیشی بە ئەرشیف فقط من دەستمی کۆنم زۆرە هەتا لەم بەینا کەناڵی عەرەبی هاتووە لە بەغاوە وەرم هەتا لەم بەینا کەناڵێکی پۆلۆنیا هاتن بۆ دوکانێکی خۆم دانیشت ئێستا ڕسمان هەیە بێکەوانێ و تا مردن مەمنونی ئەو کچە پۆلۆنیم کەواوەکو جەناب و ئەژەی بەڕەبەز و ناوی ئانی باش هات وتی تۆ باوکی منی و دانی لەلام و کچێکی لەگەڵا وەکو تۆ خەڵکی قەڵازێ بوو کچەکە ئەو متەرجم بوو لە بینمەنە ئەم وتی من ئەمێ بێم لە ماڵەوانێ بێم بۆ ماڵەوانێ بۆی ئەو ڕسمانم شارێ باش بۆ وتی من ئەنتاجی ئەفلامەکەم لە پۆڵۆنیا هات بن بە ماڵەوە بەڵێ خەیشە و شارمون و فعلا بدی بۆ پۆڵۆنیا کردی بە فلیم لەم بەنی پێشوە داوەتێکیان بۆ کۆدین لە هەولێر هەتا بەڕێز کە قوباتی لێ بوو نەچێڤانش هەلێ بوو منیان بان کرد لەگەڵ ئایلەکەمە لەگەڵ کەوسەری کچم ئەگەر ناوبانی کچەکەم لە بەڕێوەبەری کتێبخانەی ئەوقافە کەوسەری ناوە کەوسەکان چون بۆ ئەوێ فێن ئەم کچە پۆڵۆنیا زۆر سپاسیەکەم هات بەرەو پیلمان و شوێن مۆقع بشان و ئەو ڕسمانی کە لە ماڵەوە بردبووی هەمووی کردی بە فلیم بە تەلەڤیزیۆن لێیە ئەوە ئەبێ ئاوا بێ تا مردن مەمنونی ئەو ئافرەتەم ئانی ناوبوو لە ئەمە بەسەرهات بوو لە مەسەری ڕوێنەوە وێنە ئەگەر تۆ تاوەرە بەمبالەکە ڕسم بگری ئیسفادی لێ ناکەی فەقەت ئەگەر کردی بە ڕسم تاریخەکە لە فشەکە نووسی ئەمانتەوە بۆ 10 ساڵێکە بۆ 20 ساڵێکە بۆ 30 ساڵێکە بۆ تۆ نەمای بۆ جیلەکەی ئاتی ئەوزانە ئەم ڕسمە لە ساڵی چەناجیەوە سامانەگە من ئەو ڕسمانە لەم نەنووسی بێ بۆ ساڵسمی کۆنتێش مێرەمە لە 56 و 55 خو لە پیزە چیە کوشتی هەر ڕەفیقانی خۆی کوشتن باش مامۆستا ئێمە دەستخۆشی زۆریشمانەیە بۆ خات و کەوسەری کچە لەوەی کە ئەویش ئەرشیفێکی زۆری لە ئەوقافی سلێمانی پاراستووە لەوەی لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی پاراستووە لەوەی ئەو ئەرشیفانەش دەستنووسی گرنگن لەوەی کە بمێنەوانە سلێمانی ئێمە ئەو وەختە مختصەر بوو وا بڵاو نەبوو ینی خانوخڕەکان نەبوو کارۆشکار نەبوو ئاوڵاقمان نەبوو لادێ بوو چەند گەڕێکێکی ناو سنتەری شار بوونی هەبووە دوور بوون لە شارێ ئاوڵاق دوور لە لادێ بوو ئێمە دۆ ماس و پەنیر و کەرە و شیرێ جوانی ئاوڵاقمان خۆرە هی ئاسڵ بە وڵاق هێنا لەبەر بەلەدیەکە کە ئێستا پێڵم بەلەدیەکە لەوێ ئەیان فرۆشت ئەو خوانێ ئەوتە بۆچی بەشەی ئەو وەختە هەمووی سیحەتی با کچەکانمان کوڕەکانیشمان یا ئەو وەختە ئەمانەی دامە سوور بوو
ئەم لێوەدا ئێستا هەموو تەزویرە لەبەرەوەی خواردنەکان تەندروست بوو بەها کۆمەڵایەتەکەش زۆر بوو چونکە ئەو خواردنەی ئێخوات ئێمە ئەسڵمان نەخۆرد خواردنی ئێستا هەموو تۆی خۆی ئەمڕۆ تەزویرە شتی زۆر باش کراوە دەستی خۆش مامۆستاگیان ڕاپرسێکمان کردووە لەسەر بەها و گرنگی وێنە چاپکراوەکان وەکو ئەم وێنانی کە بەڕێزت هێناوتەوە ئەرشیفێکی گرنگە لای خۆتان پاراسووتانە هاوڵاتیان قسەیان لەسەر کردووە تا چەند ئەم وێنانە کە لە کۆنابوونی هەبووە لە ئێستاە گرنگی پێدرێت و تا چەند ئەم وێنانە تاموچێژی هەیە ڕاپرسەکەمان هاوکارانمان بۆیان ئامادەکردوون پێکەوە بینەریە بین وەگەڕێنەوە. وێنە چاپکراوەکان تا چەندە تایبەتمەندی هەیە لە لای تۆ و لامان کاتە هەڵگرتنی ئەو وێنانە لە ناو ئەلبومە تا چەندە گرنگە؟ طبعا وێنەی چاپکراو خۆی مێژووی عیلا ئەگەیەن یعنی مێژووی خێزان ئەگەیەنێت یەکێکە لە هەرە مێژوە جوانەکانی کە ئەو خێزانە بۆ خۆیانی تۆمارەکەن. طبعا من زۆر لام گرنگە زۆریش حەزم لێت یعنی بەڕاستی ئێستا هەرچەنە تەکنەلۆژیا پێشکەوتۆ مۆبایل ئەو جێگەی گرتۆتەوانە بەڵام لە ڕاستەکەی وێنە لە ناو مۆبایلە ئەو تاموچێژەی نییەکەوەک لە ئەلبومێکا دانیشی سەیری کەیتی ساڵانی پێشووی هەر یعنی بڵێنی هەر کاتێک بێت بەڵام چاپکرا بێ جوانترە خۆشترە چکە بەڕاستی مێژووی و خێزانەیە. وێنە چاپکراوەکان وەکو ئەرشیفێکە ماونەتەوە لە لامان بۆ نمونە لە ئەلبومێکە هەیە یان لە شوێنێکە هەڵگیراوە تایبەتمەندیکی ئێوەیە کە تۆ سەرەتا ئەم ڕسمانە کە گیراوە وەختی خۆی بڵین هەیە ڕەش و سپیە یعنی هیچ زمانی کۆنە هی خزمانە یعنی کەس و کارێکە کە ماوەتەوە بڵین تایبەتمەندێکی ئەوەیە تۆ ئەمێنێتەوە ئەم ڕسمانە وەکو ڕسمی ناو مۆبایل نییە جاری وایمە لە ئۆمبایلە ڕسمەکان لیانێ بفەوتێت یان توزان مۆبایلێک ئەفرۆشە یا مۆبایلێک ئەسووتێر لەوانێ ڕسمانە نەبینێتەوە بەس ڕسمە چاپکراوەکان لە ئەلبومە هەڵگیراوە وەکو یادگاریەک وەکو ئەرشیفێک هی کەسانی تریتایە کە لە ژیانە نەماون کەس و کارە خزمە هاوڕێ یعنی جاری وایە کە تۆ ئیبینیتەوە لە ئەلبومەکە چێژێکی تایبەتی خۆی هەیە. وێنە چاپکراوەکان خۆشترە یادگاری لەگەڵایە وێنەیە گیراوە لە بەو پەڕی خۆحازکردنەوە هەموو شتێکەوە ئێستا بە مۆبایل ڕسمێگەگری ئەچی لە شوێنێکاوەسی دەڕسم بە دوایە کە ئاگری هیچ ئەو تامەی نییە سریەکەی دەڕسم هەر ئەڕۆی هیچ تامێکی لێ نابینی یعنی ئەو خۆشییان نابین بەس ئەوی تر بە دیقەوە لە سوچەوە بۆ سوود سریەکەی ئەزانی ئەمەیان یادگارێکی تیا بووە چۆن وەستاوی لەویا چی و کردو چی و نەکردووە یعنی بۆ پەڕی خۆحازکردنەوە وەستاوی هەمووی ئەبێ بە یادگاری و بیرتە. وێنە چاپکراوەکان تایبەتمەندی خۆی هەیە و چێژی زیاتری هەیە وەک لەوەی لە ڕێگەی مۆبایل لەوانێ تەماشای وێنەکان بکەیت چونکە یادگاریەکان ڕووداوەکان وەکو خۆی ئەمێنێت توانێت لە ئەلبومەکەیە پەیوەندی کۆمەڵاتی بەهێزتر دەبێت فایلێک ئەمێنێتەوە لە ناو خێزانەکەتە بۆی هەموو جارێت تەماشای بکەیت و یادگاریە کۆنەکانە بێنێتەوە یاد. چەند ئەلبومەتەیە لە ماڵەکەتا کە هەڵت گرتو و وێنەی تەواوی بۆنەکان لەگەڵ تەواوی خێزانەکە تا هاوڕێیان تا هەر کارێک بێت چالاکێک هەبێت لە نێو ئەلبومەکە هەڵت گرتووە و لە ئەرشیفی خۆتا هێشتوتەتەوە زۆر کاتکە حەز بکەیت تەماشایان بکەیتەوە؟ وڵی من خۆم سێ ئەلبومم هەیە ئەلبومێکم هی کاتی زەواجە و کاتی ئێمە هەرچەنە من زۆریش کۆن نیم بەڵام لە 1970 ئەوانەیە هەر مۆدی چاپکردنی وێنە بوو ئەلبومێکم هەیە هی کاتی ئاهەنگی خۆمە ئەوە تایبەتە بە خۆم ئەلبومێکی کەشمەیە هی کاتی جامیع ئەو تەلەبایەتی و ئەوەیە ئەلبومێکی خێزانیشم هەیە کە هی مناڵەکانم هەنێ لە ڕسمەکانی کە بە مۆبایلیش گیراوە چاپم کردوتەوانێ و لە ناو ئەلبومە هەڵم گرتوون. کی ئارەزووی ئەوە کەی تەماشای ئەلبومەکان بکەیت؟ وڵی زۆر جار حەزەکەم دانیشم سەیریانەکەم زۆر جار هەتا کە ئەتەوێ پۆستێک بکەی لە ناو فەیسبوک و ئینستاگرام و شتی خۆتا حەزەکەی سوود لەوێنە کۆنە چاپکراوەکانی خۆ وەرگری زۆر جار ئەواکەم زۆر جار کە میوانمانیت زۆر حەزەکەم کە دانیشین سێری ئەو وێنە چاپکراوانەکەینەوانەیە زۆر هەستێکی خۆشە بەڕاستی. ئەتوان بڵم ئەو وێنانی کە لە هەڵگیراون تر لە ئەلبوما بن زۆرجار لە چوارچێوەیەکە بندایەنین تایبەتمەندی تەواوی هەیە چونکە ڕۆژانێک لە ڕۆژان تۆ ئەو وێنێت کردووە کە
بۆ ئەو سەردەمە زۆر گونجاو بووە زۆر دڵخۆشکەر بووە بۆ بە یادگارێک بۆ ئەو شوێنە و وەکو یادگاریکی خۆت لەو شوێنە وەرگرتەوە تا توانین بڵین ئەو وێنانی لە ئەلبومە یاخود لە چوارچێوەیەکە هەڵگیران تایبەتمەندیکی زیاتری هەیە لە وێنانی کە لە ناو مۆبایلدایە بەڵام ئەوەی کە تەنها جیای کات ئەوەی لەوانەیە لە ڕووی دیقەوە لە ڕووی کوالیتیەوە ئەوش بۆی و کاتەی ئەو وێنانە گیراون لەوانەیە کامێرەیەکیان ئامریکی فۆتۆگرافی باش نەبوو بێ یاخود مۆبایلێکی زۆر پێشکەوتو نەبوو بێت لەوانەیە کوالیتیان کەمتر بێ بەڵام لە ڕووی ئەوەی کە کوالیتیان نزم و وێنەکان کۆنترن لەوانەیە تایبەتمەندی و چێژی خۆی هەبێ بۆ ئەو سەردەمی کاتێک ئێستا بۆ سەیرەکەیتەوە وێنەی چەند ساڵ لەمە پێش لەگەڵ هاوڕەکانی زانکۆ لەگەڵ هاوڕەکانی مناڵدیت لەگەڵ خزم و کەس و کاردا زۆرجا ئەو یادگاریەکە بیردێنێتەوە کە ئەو وێنێت تیاترکاندووە ساڵ بۆ ساڵ سەیری ئەەکەم ئی مناڵی مەرحەلە بە مەرحەلە سەیری ئەەکەم وەڵای زۆرم هەیە سەیریانەکەم ئەی گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەی چۆن ئەو کاتێ مناڵی ئەو کاتێ خۆشی و ئێستا فەرق و جیاوازی زۆرە. سپاس بۆ هاوکارمان تردوتەوەی هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسی و ئەو بەڕێزانەی کە لە ڕاپرسیەکەیە بەشدار بوون. مامۆستا هەمویان بە تاموچێژەوە باسییان لە وێنە چاپکراوەکانە کرد بە تایبەت وێنە ڕەش و سپیەکان. چاپکراوی وێنەی ڕەش و سپی فەنێکی بەقووەتیشە چونکە ئەو ڕسمی کە من فەمم کردووە ئێستا ئەلبەر چاوتانە بە هێز و مێشک و چاو کراوە چەوە دەرمان ئەگیراوەنی وەکو ئێستا نییە هەبر بێ. بۆچی ئەم ڕسمە لە ساڵی 1950 تا ئێستا هەمە بۆ نەمردووە بۆ کاڵ نەبەتەوە بۆ ئەوە فەنە فەکە ڕسمی ملەوەن چەند ساڵێک مایوانێ و دۆ خۆی دابێ کاڵەگەتەوە فەکە ئەوەنە هیچی لێ نایەت چەند بمێنێتەوە هیچی لێ نایە ئەو وێنەیە ئەوە دووشت سەقەتیەکە ڕەشوسپی دووشت یەکەم تەڕەشۆ ئەگەر بە دیوارە هەڵواسی دیوارەکە تەڕەشۆی هەبێ دووهەم مستەمیری هەتاو ئەگەر داما هەتاو گەرمای زۆر بەڵە ڕەشوسپی بۆ دوو سەقەت ئەنا من ئێستا لەم دوکان ڕسمی هەفتام هەیە ڕسمی هەفتا هیچ تۆ ئەو هەڵماچۆ لە دوکانەکەم ئێستا بڕۆ تەماشاکەر ئەمە دوێنێ گیراوە هەفتا خەڵکی وێنە چاپ بکات فەکەت ڕسمی ملەوە ئەمە ئەم ڕسمە جوانانە ئەمە کەماوە ئەمە چەند ساڵەمە پێش مامۆستا لە ڕووی کوالیتی کارتەکەیەوە کە وێنەکە لەسەر چاپەکرا جیاوازە لەگەڵ ئەو کارتانی ئێستا باڵێ ئەمە هەمووی فەنە ئەم دەرمانانە کە ئەگیرایەوە بە عەقڵ و شعوری خۆمان و بە عیار و بە ئۆنس ئەگیرایەوە ئەو ئاوەی کە تێی ئەکرا بە قەدەر خۆی ئەماگرتوانێ بە قەدەر خۆشی بە میزانی خۆی بە ترازوو بە تازوی ئاڵتونها چۆنی تو ئاڵتون پێشێتی بۆ تازووە ئەبووە ئەم دەرمانەمان بگرتاتەوە کە چەند دەرمانی و تێکەڵمانەکە هەتا ئەبوو باشە مامۆستا کامێراکان چی بوون و کاتێکە بەکارهێنراوە هەر کامێرە ئاسایی کامێرا کامێرە تۆ ڕسمی هەر کامێرەی ئاسایی بوو هەمووی ئاساییە کامێرە سامن کامێرە ئەم ڕسمەی ئەوی بەردەی سەرا ئەوە باشە ئەوە کامێرێکە کریم لە بەغا بە دینارێک ئێستا کامێرەکەم لە دوکانە ئێستا ئیشەکە کامێراکان لە ئیش کەوتووە نەم فۆتان چۆنی فۆتامەوە ئێستا کامێرەشم هەیە لەسەر تای ئەڕوا بە قەدر خۆمە هەر کامێرەی هەر پێڕین کامێرە فەکەت ئەو حسابی خۆیە ئەمە حسابی خۆی جاران خەڵک زۆر گرنگی بە وێنەیە کە چاپی بکات و بیشواتەوە ئێستش ئەو گرنگی ماوە ئەم ڕسمە کامێرەکەی جینارەکەم پیاوە ئەو کامێرەیە کە باست کرد ئەوەی کە ئێستا لە بەردەستانە ئەوەی مەکتەبی فەیسەڵیە ئەوە ئەنی ئەم کامێرەیە دینارەکەم پیاوە ئەو لە کامێرەیەکیراوە ئەوە فلیم ئەخوا ئەمە فلیمە فلیم وەکو ئێستا میمۆری نییە ئەوانە فلیم ئەم فلیمە کە تەواو ئەبوو ئەماشتەوە بۆ سۆکی جوان وسپانەکە جوانە ئەنجا تەبمانەکەمان کرد بەو ڕسمە دەی فلیمەکەش پارێزگایی لێکرا لەوێگە جارێک تبتەوێ ئەو من ئەوەی تا جامەکەیم ئەوە چەند ساڵی 6 گرتوومە 6 ساڵە جامەکەم حاز ئێستا ئەیسەر جامەکەی هەر پارێزراوە بۆ ئێستا من لە دوکانەی خۆمە 56 ساڵە لە دوکانە
بەو کامەیە ڕسم کە بەتای ئەڕوە باش ڕسمی دایکی تۆ باوکی تۆ باپیری تۆ ئەگە گرت بێتم نەموو تۆ بڕۆ خواحافظ نە ناوچێ خاڵە گیان ناوچە داری گیان ناوی سولاسی دایکی نەنکی تۆم نووسیوە باپیری تۆم نووسیوە لەسەر دەفتەرەکە فلانی کچی فلان ڕقەمی جامەکەی ئەمەنەیە باش پارێزگاری لێ نەنکی تۆ نەکە تۆ هاتیە لە من نەنکەم 50 ساڵم بێ ڕزمی گزۆرە تۆ ئەرم ناڵم بڵم نەمەوە ئەم هەیە دانیشە دەفتەرکردنەوە ویستم دەفتەرەکە لە ناوی دایکی تۆ بافیری تۆ نەنکی تۆ لەم دەفتەرە هەمووی پارێزراوە تۆمارە ناوی چێ دەنکی فلانی کران ناوی باپیری ناوی فلانی کوڕی فلان ڕێک ناوی کابرام دۆزیێوانێ و ڕقەمی جامەکەشی ئەمەنەیە ئەم ڕقەمە پێم ئەڵێ جامەکە لەکوێیە پێم ئەڵێ ئەم ڕقەمە پێم ئەڵێ سوودی لێ ئەبینیت بۆ چاپکردنەوەی جارێکتری بۆ جامەکە و لەکوایە ئێستا بڵێن چەند پاکەتی زۆرم هەیە کولی پاکەتێک 50 جامی تایە لە یەکۆت بۆ 50 لە 50 بۆ لە 100 بۆ ئیلە ئەخیری چەند هەزار جام با کابرا لەم 6 ڕۆژانە کوڕێکی وەکو جەنابە خۆی کرد بە دوکانە وتی مامە حەمەوتم مامە حەمە وتی باوکم لە ساڵی هەشتاکانە ڕسمی کارەبایی گوتو لە تۆ ماوە وتم ئەڵڵا ڕۆ ماوەی وەنەمەوە ناوی عومەرە عومەر سەمونچی سەمونی حەجەریە کرد خوافیکە هەرە کتێبەکەم لازم بەدەکەیە دۆزمەوە عومەری سەمون جامەکەم دەرنا بۆی بۆم ساڵ بۆم گەورە کابرا زۆر مەمنون بوو 83 بۆم گوتو ئەو ڕسمە چەند ساڵەکە 41 ساڵ 42 ساڵم ئەمە گوتو ئەم جامە لای من ئائیسا گیرەوە هەمووی پارێزرا هەمووی وەکو ئائیسا گیرە جامەکە ئەڵێ ئائیسا گیرەوە بۆ ڕەشوسپێ لەبەرەوە کابرا مەمنون و لەم بینە ئافرەتی خۆی کرد بە ژوورە سەلام عەلەیکم عەلەیکم سەلام وتی وەڵڵاهی مناڵێکم لەگەڵ کچێکمە بە یەک ڕسم بۆ گرتوون توخوا ماوە بچم زادادی گیان سوزان ڕسمەکە چێ 25 ساڵەمەوە پێش مسوزان هەبێ ناوەکە و ناوی چیە کوڕەکە و کچەکە و تاوە کچەکە مناڵەکەی کردووە باش مناڵەکەی ئێستا وەکو ئەم گەورەتر و لەم گەورەتر و ژن و مناڵی هەیە مناڵی وەکو خۆی هەیە گەڕام بۆم دۆزیەوە سەرجاوتەجی بە قوربانە بوو ئێستا وتی ئەم کوڕەکە ئێستا مناڵە بە باشی ئەم کچەمەوەیە ئەوەندە گرنگی هەبووە ژن و مناڵی هەیە مامۆستا محەممەد تۆ لە برا گەورەکەتەوە ئەم پیشەیە وەرگرت پێش فێری پیشەکە بووی چوویتە چوارتە دواتر گەڕایتەوە بۆ شاری سلێمانی و 50 ئەوەندە ساڵە دوکانێکت هەیە و لە دوکانەیە بە ئێستاشەوە کارەکەیت ئەم پیشەیە گوازراوەتەوە بۆ مناڵەکانت هەموو مناڵەکەم کوڕەکانم خصوصەن فێرکردوون فقط نەیان کردو بۆ یەکیان بوو مەعاون مهەندیس ئێستا لە لەندەنە ئەو کەوسەرخان خۆمان نەزانین کەوسەرخانی وەسا بەڕێوەبەری کتێبخانەی ئەوقافی سلێمانیە بەڵێ کوڕێکم دوو کوڕشمێ لە ئەڵمانیان کاروان و کازان هەردووکیان لە ئەڵمانیا ئیشەکەیان نەکردووە با فێرم کردوون بەڵێ فێری کردوون بەس بۆ مارەسان نەکردیوە بەس خۆم تا ئێستا ئیش و کارشم نییە ڕسمی هیچ ناکەم بۆ خۆم لە دوکانەکە و هەر ماوە حەزەکەی هەر دوکانەکەم فەرەحی دڵمە بەڵێ یەم دانیشم جەنابی دوو قسەی خۆشەکە لەگەڵدا یا ڕسمی کۆنی قەدیمی هیچ وێنەیەکیش ناگریت وەکو ئێستا بووم بە ڕسم سیوام وەم دڵم پێ خۆشە وەسەری ئەگەر مردم تەمان درێژە ئەم جامانە ئێمە کۆمەڵەی وێنە گرانمان هەیە من خۆم لەوێم لەگەڵ کاک جەمالە بەڕێوە بن ئەم جامانە نەکەن بچین وەکو بەعزە لە سۆدەکان سووتانیان یا فرانەوەسم بیبن لە کۆمەڵەی وێنەگران لە شوێنێکی تایبەت لێ بنووسن وێنەگری ڤیان دەفتەرەکەشی لەگەڵات کەس بێنێت تۆ وێنەیەکت ویستەوە مراجعەت کرد 6 ساڵە بۆ پێ دایک ڕسمی کردو باپی ڕسمی کردو بۆی نەڵێن نییە دەفتەرەکە ناویچێ یەکسەر دەفتەرەکە ناوی سواسیە و ڕقەمەکەشی ئالێرایە ئەم ڕقەمە پێمەڵە جامەکەی نەنکی تۆ بافی تۆ لەکوێ باشە مامۆستا پێشتر وێنە ئەمەندە گرنگی هەبووە کە کامێرا لای ئێوە بەکرێ براوە بۆ مناسبەیەک بۆ سەیران و فیلم ئەکڕا و
دواتر جامەکەتان بۆ هێندراوە بڵێن من کە بووم بە ساحەبی دوکان تۆ جەماعەتێک کوڕی ئەو وەختە فێ ڕسم چێتێکم پیانە و گەڕۆک یعنی ئەگەڕان بۆ سەرچنار و ئەمجۆ ئەولۆمە ڕسمی توانە کردم وەسڵی منیان پێ بووی دوکانەکەی من کە ڕسمی بۆ تۆ ئەگەر ڕسم بە سەر فرێز بوو وەسڵێکیان نایتێ ئەوی کاکە بەیانی بسۆر لە دوکان وەیگەڕ ئێوارە شاگردەکەم فیلمەکەی هێنایوانێ ئەم سۆرە تەمەکەم بۆم حاجەکە کە تۆ هاتی وەسەکەدا مکەکۆس ئەو پیانچی گەڕۆک باشە مامۆستا چەند جار لەو ئەگەر کەسێک شارەزایی تەواوی لە کامێرای نەبوو بێت کامێرایەکی بردە بێت جامەکە بەدەستیەوە سوتا بێت گوڵی مامی خۆی جام ناسووتێ یا با پێ بڵم سوتا بەڵام لە شارەزایی کە دەریانەکە لە ڕووناکیە باشە وەختێک ئەڵێن سوتاوە ئەگەر کامێرەکە فلیمەکەی تیا بوو دەرگاکە و داخست ئەلۆ دەیکە حازرە بۆ ئیش منە بە هیچ جۆرێ مەمنوعە دەرگای ئەو کامێرە بکرێتەوە ئەوەی فلیمەکە ئاسووتێ چونکە حساسەتی بەخۆ لەگەل ئەمەگە ڕووناکی دی تەو مرد فلیمەکە مرد فقط کە کابرا لە پەنجەی یاکومی ئەزادی خۆی هەبوو 36ەکە تەواو بوو یا فلیمەکە 12 و 12ەکە تەواو بوو پێوتی تەواو کاک لەفەکە تەواو کاغەزی 12ەکە ئەویش قەپاقیە بۆ تۆ ناو ژوورگەی خۆیوانێ ڕووناکی نابینی ئیلا لە دوکان لە ژووری داری کرۆم یعنی ژووری تاریک ئیلا لەو ژوورە نەبێ بە هیچ جۆری ئەو فلیمە نابا بکرێت لە ژوورەکە بە تاریکی چاویشم لێنەوە ئەوە ژووری تایبەکە چاویشم لێنەوە نەک بڵێ بە چاوم لێ بێ نە فەرقی کێرێک من نەبوو فلیمەکە وڵاتی ئەم شتۆ جوان پاک و تەمیز ڕێکوپێک ئەومەشتۆ ئەوسە دەرمانێک و پیان و هایپۆ هەتا وەرە تۆ ئەم فلیمە بشاتەوە ئەم ڕووناکی بۆ ئەسووتە ئیلا ئەبێ مدیر تۆقی ئەوە هایپۆ ناومە ناوە مدیر هەتا هایپۆکە ئیمزای نەکردایە ئەسووتە هایپۆکە ئیمزای کرد زانیاریمان بێتێ لەسەر و کامێرایانی کە من بەبیرمە لە مناڵیا خۆم ڕستم بەرەو کامێرانیان گرتووە لە بەرامبەر مزگەوتی گەورە ئەوە شەمسی بوو ئەو کە پەردەیەک دانرا و سەری پیاکرا ئەو پەردەیە بۆچی دانراوە ئەو فەنێکی زۆر بەقۆت فەنێکی زۆر بەقۆت ئەو مامی خۆت وەستای ئەوە تەنایەکو تۆم فێر کردووە باش ئەمە لە ناوانێ بنەمانێت لێرەوە چەکمەجێکی هەیە ئەمە دەرمانێکە لێرەشەوە جێگای چاوی هەیە ئاوە تەمەشایەکەی و لەسەرشەوە پەنجەرەیەکی هەیە ئەم پەنجەرەیە سوورە ئەم پەنجەرە چییە؟ سوورە بۆیە کەمەشێک ڕووناکی سوور بچێتە ناوانێ بۆی تۆ لەم کونەوە چاو لێبێ بزانە کەی بۆ بەڕسم بزانە کەی بۆ بەجام تێگەیش لەو کونەوانێ بە هیچ جۆرێک نابێ ڕووناکی و زۆرە بەڵێ جا کاک محەممەد کاتی خۆی لە بۆنەکانە هەموو جاکە ئێمە خۆم ئەومان کردووە بە تایبەتی ئایان گۆڕین و جوانجانان لە ڕۆژی لە دایکبوونە ئەو کاتە ڕۆژە دایکبوونەکان زیاتر وان ناکرا ئایان گۆڕین و ئایان بردین بۆم سەوەرەکە ڕسمێکیان نەگرتین کە ئەمە بە یادگاری ئەمە بڵێن ئەو کاتە خصوصەن جەژنان دایکی تۆ گۆڕی جوانی ئەکردی و جێیی کوردی لە برەکەی ومانە و ئێنا جەژنان ڕسمەکان بۆگەل بە پێوە بە یادگاری ئەمایەوە ئێستاکانێ ئەم ڕسمانە یا دایک و باوکەکانی ئیمالە جوان دراوە ئەسەینەمەوە ئێستا خۆی بە دوای ئەگەڕێ ئەی کاکە کەوتەکەم ڕستەکەماتەوە بۆ فەوتانت بۆ پارێزگاریت لێ نەکردووە لە ئەلبومێکا ئەلبوموانێ جای ئەم ڕسمەی کە تۆ ئێگری لەناو مۆبایلەکەتە ئەگەن تەبعینەکەی پاش مدەێک لەوانەیە بایرۆزێک لێی بە هیچی چیان لە چیشی دەچێت ئەگەر تەبە کرد کری بەرەسم ئەیخێتە ئەلبومەوە لەناو ئەلبومەکە پارێزراوە با 20 ساڵ بێ با 30 ساڵ بێ با 40 ساڵ بێ هیچی لێ ناتوە فەقەت کە بەردەستی تۆ کەوتۆ ئەو تەماشا ئەمە پارچێکی لێ بە تۆ ئەڕووسێ ڕستپەکە ئەسەری نەما دەستی خۆش مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووین تەمەندریێش سپاس بۆ تۆ سپاسەوەری کۆنین ڕەش و سپی ئەمێنێتەوانێ ئەوتان لەبیر نەچێ ڕەش و سپی دووشت ئەیکوژێ یەکەم تەڕەشۆ ئەگەر ڕسمی باوکی تۆ دایکی تۆ هەڵواسێ بە دیوارێکە گەورە بێ تەڕەشۆ لێیە دیوارەکە تەڕەشۆ ئای بێ ئەوە ئیکوژێ تیشکی خۆر و گەرم ئەگەمەی بەجامخانەکە هەڵواسی مستەمر هەتاو لێیە ئەو ئیکوژێ
ئەلینا ڕسووسی قەچێکی لێ نایە بەس ملۆن کاڵات خۆی کاڵات حەزرە ئەمەێزون یاخۆ ئەمە ئەم کەناڵەمان هەر ئاوادان بێ ئەمە سێهەم جارێک من لەم کەناڵا کەوا قساکەم و حتا لە مارسەوەدا کاکە ئاسۆس و هاتوون سە دوکانیش و هاتون مارسوانی و یا ڕەحمە لە قبلی کاکاسۆ ئەمەە ئێمە مەمنونی ئەم کەناڵن هەموو کەناڵەکە دەگەێت هەتا هەموو کەناڵەکان دەستگیان دەرگای هەمیشە کراوەیە بۆ بەڕێستان نمونەتان زۆر درێژ بیشەڵ کۆتایی وێنەگرتنە وێنەی ڕەشوسپی زۆر ئاگاتە لە وێنە بێت توخوا مەیفۆتێن دەست خۆش مامۆستا زۆر خۆشحاڵ بێت سواز بۆ تۆ ئازان خۆشەویستان لەگەڵتان بەردەوام